کاتێک باسی پەرلەمان و بوونی پەرلەمانتارە ئیسلامیەکان دەکرێت زۆرینەی خەڵک بیری هەڵوێستەکانی ئەم حیزبانەی دەکەوێتەوە بەتایبەت کۆمەڵی دادگەری بەتایبەت تریش لە کاتی ئەو پرۆژەی یاسا خراپە دژ بە کۆمەلگا و دابوونەریتانەی کە ویستیان لە کوردستان بیسەپێنن. پارتیوێکێتی ئەو دوو حیزبە عیلمانیی کە بەرنامە و پلانی مەترسیداریان هێودەیانەوێت لە ڕێگەی پەرلەمان و یاساوە بیسەپێن و خەڵکی لەمە ئاگادار دەکرێتەوە. چەندین بابەت هێنراوەتە ناوهۆڵی پەرلەمانەوە ئێمە ڕێگر بووین لە بەردەمیە و من بۆ ئەم قسانەی کە ئیکەم بەڵگەم پێیە بەڕاستی بێ بەڵگەنیە قسەکان بە نمونە مشتێک نمونەی خەروارێک ئەو کاتێک کە یاسای ڕیبایان هێنایە ناوهۆڵی پەرلەمان کە ویستیان سەلاحیت لە پەرلەمان وەربگرن بتوانن 5 ملیارد دۆلار قەرز بکەن 15 ملیارد دۆلار بدەنەوە واتە 10 میلیارد دۆلار بە سوو لە پارە و سەروەت و سامان و داهاتی ئەم وڵاتە بە سوو بدەن. حکمی زیناکردن کە لە ئیسلامە زۆر وازەحە و نەسی ئاەتی لەسەر ئەوان یەکێک و تەسەورم وایە ڕۆژێک بوو یەک تەسەور وایە مانگێک بێ و یەکێک و تەسەورم وایە 3 مانگ بێ و یەکێک و تەسەورم وایە تەسەوری چی کێ بوو هاتە زبان کێ بوو هاتە هەڵوێستی نوان ئێمە بووین کە پێمان ڕاگرتن ئێمە بوون ڕامانگرتن کە وتمان کاک ئەو حکمی خوایە. لەسەر بابەتی تونند و تیژی خێزانی یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی بە حساب هەموار یاسای گەناوە کە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێ بەڵام بە پێچەوانەوە خێزانی هەر لە ناوە برد شەڕ و ئاژاوی دروستەکە لە ناو تاک بە تاکی خێزانی ئەم وڵاتە بە کورتەکەی گەرە و یاسایەت بچەسپێنرایە ئەوە تۆ بەهایتا دەرەوە ئەگەر میوانێکتان بەهاتا بی و تا ئەم دراوسێ ڕاستەتان کێ بردتە وڵا دوو کوڕن شویان کردو بەکتر ئێم چەپە وەڵامەش دوو کچن شویان کردو بەکتر ئەوەی بەرامبەرمان وەڵا ئەوە ئافردەکە شوو کردو بە سەگەکەی خۆی بزە بدوای لێ هات. خول لە دوای خول پارتیوێکێتی هەوڵیان داوە خەڵکی لە دەنگدان سارد بکەنەوە و وایان پیشانداوە پەرلەمان دامەزراوەیەکی بێبەهایە و لەبەر چاوی خەڵک ناشرینیان کردووە بەوەش دەنگدەری ڕاستەقینە و ناڕازیان لە سیستەمی ئەم دوو حیزبە کۆنتڕۆڵ کردووە و خۆشیان بە ساختەکاری و پاشکۆکانیان ماونەتەوە. هۆشداری دەدرێت لەوەی ئەگەر ئەم جارە خەڵک دەنگ نەدات کارەساتی گەورە بەڕێوەیە و کەسانی مەترسیدار کاندید کراون کە بەرنامە و پلانی مەترسیداریان لە مێشکدایە بۆ کۆمەڵگە و شێواندنی دابوونەریتەکان. پەرلەمانتارانی ئیسلامی گەر هەستیان و درکیان بە هەر شتێکی نامۆ و نەخوازراو کرد بێت کە پێچەوانەی کللتوری کوردەواری و دابوونەریتە ڕەسەناتەکانی کۆمەڵگەیە و پێچەوانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوان دەنگیان دلێر بووە و چاوێکی تیژ بوون لە هۆڵەکانی پەرلەمان بەداخەوە فراکسیۆنەکانی تر دەستیان بۆ زۆر شتی نامۆ و غەریب دەبرد یەکێک لەوانە هێنانی پرۆژە یاسای زۆر ترسنە کە هۆکار بوو بۆ تێکدانی خێزان و لێگەڵشانەوەی خێزان و بێئەرزەشکردنی باوک و دایک و ئەم خولەی شەشەمی پەرلەمانش خەڵکی مەترسیداریان هێناوە بۆ خولی شەشەمی پەرلەمان ئەگەر شانسی دەرچوونی هەبێ وش خاڵێکی مەترسیدارە بۆیە دەبێ ئەم خولی شەشەمە پەرلەمانتارە ئیسلامیەکان خەڵکی هەرێمی کوردستان دەبێ وجدانی ئاسوودەکە دەوترێت پێویستە خەڵک چاوکراوە بێت و بێدەنگی و دەست بە کڵاوی خۆوەگرتن کارەساتی بەدوادادێت. گۆڕانکاریەکانی خولی داهاتوو هێندە مەترسیدار دەبن هیچ لە دەستی کەس نایەت و ڕۆژێک بایکۆتی دەنگدان دەبێتە هۆی 4 ساڵ پەشیمان بوونەوە. ئەو کاتیش گەستنی پەنجەی پەشیمانی هیچ سوودێکی نییە و ئەوەی پێویستە بوو تێدوتراوە. بژاردەکانی دەنگدەریش لە دوان زیاتر نین. هەڵبژاردننی ئەوانەی لە بۆسەدان بۆ بردننی نەریتی کۆمەڵگا و بەهابەرزەکان یان ئەوانەی شەڕی پاراستنیان دەکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.